خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دەردەسەری و قەیران و ماڵوێرانی کەم نەبوو، درۆن و بردومانی درۆنیشی هاتۆتە سەر. ئێستا هیچ کەسێک لە هەرێمی کوردستان لە خۆی دڵنیا نییە، وەکو خەڵک ئەڵێت لە سۆشیال میدیا کە لە هەر کاتێکە ڕەنگە بەناوێکەوە ساڕۆخێک بەر ئۆتۆمبیلەکەت بکەوێ و ئیدی کۆتایی بە ژیانت بێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا جگەلەوەی لە دەڤەری بادینان گەنجێک کە تازە چوو بە ژیانی هاوسەرگیری بەهۆی بردومانەکانەوە گیانی لەدەستدا، ئێوارەی دوێنێش لە پڕ هەواڵێک بڵاو بۆ کە گوایە سەرکردەیەکی باڵای حزبێکی سیاسی پارتیکرێکارانی کوردستان و لەگەڵ چەند چەکدارێک لە پێنجوێن یان لە سنووری ناڵپارێز بەهۆی هێرشی درۆنەوە گیانیان لەدەستداوە. دواتر دەرکەوت ئەمانە هاوڵاتی سڤیلن و هیچ پەیوەندیان بە هیچ هێزێکی سیاسیەوە نییە. چێ بێ سەروەری خاچی هەرێمی کوردستان بپارێزێت لە کاتێکدا هەر دەستگایەکی ئەمنی ئەگەر دەسەڵاتێکی ئاسمانیشی نەبێت لانی کەم ئیدانەی کوشتن و ئەو جۆرە بردومانانە ئەکات. بەڵام ئەوەی خەڵک لی بۆتە پرسیار و بۆتە جێگەی پرسیاری ئەوەیە کە بۆچی دەستگایەکی ئەمنی و ڕاگەاندنی دەستگایەکی ئەمنی کە دژەتیرۆری هەولێرە هەر لە دوای ڕووداوەکان لەسەر کەسایەتی و تەنانەت ئەوانەی ناو ئۆتۆمبیلەکانی زانیاری بڵاوکاتەوە، تەنانەت زانیاریەکەی دوێنەی هەر بەلاشیان نەڕۆیشت. ئەمەش دڵدۆنجی و ترسی لای هاوڵاتیان دروست کردووە. هەندێکیش دەڵێن ئەگەر GPS و خیانەتی ناوخۆیی نەبێت درۆنێک لەو ئاسمانەوە چۆن نەزانێ ئەو سیارەیە چیتیا و چیتیانە. لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ دوو میوانی بەڕێز بەدران محێدین ڕۆژنامە نووس لە هەولێرەوە لەگەڵمانە، هەروەها بەڕێز ئامەد پیران چالاکوان لە دەڤەری بادینان و لاکرێەوە لەگەڵمان. سوپاس بۆ هەردوو میوانی ئازیزم. کاک بەدران، یعنی ئەو بردومانانە چی لێ خوێندرێتەوە بە تایبەتی کە گەیشتۆتە سەر خەڵکی بێتاوان، خەڵکی سڤیل کە پەیوەندیان بە سیاست و هیچ هێز و لایەن و حزبێکی سیاسیەوە نییە؟ سڵاو کاکزانە، سڵاو لە تۆ لە بینەدانی کورسات نیوز لە میوانە بەڕێزەکەت. پێشەکی سەری ڕێز بۆ شەهیدانی قوربانیانی دەستی تووچی فاشست دەنوێنم. بەداخەوە ئەوەی ڕۆژانە دەگوزارێ و ڕۆژانە ئێمە دەیبینین کارەساتە ئەوەی کوردستان کە لە هیچ شوێنێک لە هیچ وڵاتێک لە هیچ هەرێمێک لە هیچ شارێک بوونی نییە. لە ڕاستی ئێمە زۆر جار سیاسیەکانمان قسەیەکەکەن ئەڵێن ئێمە دەوڵەت نین، عێراق دەوڵەتە، عێراقش سیادەی نەمایە. منەگەڕێمەوە بۆ بڕیاری ساڵی 1991 بڕیاری ئەنجومەنی ئاسایش بە ژمارە 688 کە هەرێمی کوردستان دەبێتە ناوچەیەکی ئارام و ناوچەیەکی دژەفڕی. پێم سەیرە نازانم دەسەڵاتدارانی ئەو هەرێمە و لە سەرۆگۆزیرانەوە تاکو و بچووکترین پۆستی حکوومەت بۆچی بێدەنگن، بۆچی هەڵوێستیان نییە، بۆچی جارێک یعنی لەسەر هاوڵاتی بوونی خۆیان بە جواب نایەن، یعنی لە پای چی ئەو بێدەنجەیان هیچ کەسێکمان هیچ تاکێکمان گەیشتوینە بەو ڕادەیە کە لە ژیانی خۆمان تەمین نەبین. ئایا ئەوە تا کوێ ئەڕوا؟ ئایا دەسەڵاتدارانی هەرێم بۆچی ناتوانن ناڕەزایەتێک دەربڕن؟ بۆچی ناتوانن لە دادگای نێودەوڵەتی سکاڵایەک تۆمارکەن؟ خۆ ئێمە هەرێمێکی دامپێدرانی بە دەستوری عێراق، ئێمە هەرێمێکی بە بڕیاری ئەنجومەنی ئاسایش دروست بووینە، بۆچی سکاڵایەک نابن ئەنجومەنی ئاسایش؟ یعنی دەمەوێت لێرە برێم تاکەی ئەو بێدەنجی ئەوانە بەردەوامە بێ. یعنی لە ماوەی 6 مانگی ڕابردوو هێرشە درۆنیەکان بە بەردەوامی زیادی کردووە، دەست لە هیچ ناپارێزێ. یعنی کۆتا ئامار لە 4 ساڵ 5 ساڵی ڕابردوو زیاتر لە 3-4 هزار هێرشی ئەنجامداوە تورکیا. هیچ کەسێک هیچ دەسەڵاتێک نەدەسەڵاتی جێبەجێکار نەدەسەڵاتی یاسادانان خۆی لەم هەرێمە ناکە بە ساحێب کاکزانە. یعنی بەڕاستی ئەوەی دوێنێ کە ڕوویدا لە هەر وڵاتێکی تر باە، هەر نەتەوەیەکی تر باە، هەر حکوومەتێکی تر باە، ئەوە قابلی قبول نەبوو. یعنی من ئەگەرەمە بۆ قسەکەی خۆت کاکزانە، حکوومەتی هەرێم ئەوەندەی یەک دەوڵەت لەشکر هێزی ئەمنی هەیە،
بۆچی ئەو هێزە ئەمنیانە ناتوانن ڕێگری لەو کارە قێزەونە بکەن یعنی با ئێمە ینی کورد وەکو هەمونەتەوەیشتر چۆن ناو هەمونەتەوەک خیانەت هەبوو دەبێ و بەردەوامیشە ناو کوردش هەر هەیە و هەر هەبوو هە بەردەوامیشە بەڵام بۆچی ناتوانن ڕێگری بکەن یعنی شتەکان ینی ئەم کارەکان دیارە لە ڕێگای ئەم تەکنۆلژیان نوێ لە ڕێگای شەبکاتەوە لە ڕێگای GPS-ەوە کارەکان نەکری بۆچی ناتوان ڕێگری لێ بکەن یعنی کاک زانا من ینی من لە دوێنێەوە هەڵوەستەمە سەر یەک خاڵ کردووە ئەوەی دوێنێ لە پێنجوێن ڕوویدا بۆ هەمومان واردە بە تایبەتی ئەوانەی کە ڕخنە لەو دەسەڵاتە و حکومڕانیەگرن یعنی هیچ زمانێک نییە بۆ ئەوانەی کە ڕخناگرن بەیانی GPS-ێک بە سیارەکەتەوە نەکرێت لە دەرەوەی شار هە لە ناو شار لە بەردەگەی ماڵەکەی خۆ درۆنێک لە سیارەکە نەدا و پارچە پارچەت نەکە یعنی هیچ زمانێک نەماوە نە لە عرز نە لە ئاسمان پێم سەیرە یعنی لەسەر درۆنانە کاک بەدرا ئەو درۆنانە خۆی حکوومەتی هەرێم نین تا ئەوەی دژی حکوومەتی هەرێم قسە بکیان دژی دەسەڵاتی هەرێم قسە بکە بێن مەسەلەن GPS بۆ دانە لەمانە درۆنی تورکین و باشکرا مەسەلەن باسی لێوەکرێ بەڵام خۆ ئەوانە دوێنێ لیان درا لە پێنجوێن بە ناوی پەکەکە و پەکەکە نەبوون کاکزانە هاوڵاتی سڤیل بوون خوێنکارێکیان لە ئێرانی خوێن بیبن بۆ سنوور و لێ بیبن بۆی کە خوێنەکەی لە خوێنەکەی بەردەوام بێ یعنی چ زمانێکەیە کە هەمومان وارد نەبین بۆ لێدان بەهێزی درۆنەوە یعنی ئەوەی من باسێکم کاکزانە یعنی من سندڕاتشم بۆ شتێک لە ماوەی ڕابردوو کێشەی ئێمەی ڕۆژنامە نووسان لەگە دەستگا ئەمنیەکان ئەوە بوو بە ئێمانە گوت ئێوە پێش ڕووداوەکانەکەون باشە کەچی ئێستاکە خۆیان پێش ڕووداوەکانەکەون ینی دوێنێ دەستگایەکی ئەمنی کە هەستیارترین دەستگای ئەمنی ئەم حکوومەتەیە بڵاوی کردوێتەوە ئەرێ سارەیەکی ژمارە ئۆندە و ئۆندە سەرنشینێتیا بۆ سەرکردێکی پارتی کرێکارانی کوردستانی تیا بە و درۆن لێداوە کەسی دوایی سیرەکەین زۆری شترە و نەوەیشترە و ڕەبتی بە سیاست و بەهێزی چەکداری و بەلایەنی سیاسیەوە نییە یعنی من کاکزانە لە هەولێر قسەیەک زۆر باواڵێ کەسێک شێت بێ ئەیبین بۆ ئۆمەرمەندان ئەگە ئۆمەرمەندان شەبی بێن بۆ شێ باشە دەستگا ئەمنیەکە بۆ شێوە بێ ئەدی خەڵکی ئاوسایی ڕوویە چێ بکە بۆیە ینی ئەم دەسەڵاتە کاکزانە بێدەنجێکی هەڵبژاردووە و لە سیاست بێدەنجی بەمانای ڕازی بوونە کەوا ئەم دەسەڵاتە ڕازیە بەوەی کە ئەو درۆنە ڕۆژانە بە بەرچاوی هەمومانەوە هەم لایەنی سیاسی هەم لایەنی مەدەنی هەم کەسی بێلایەن وەکو یەکە ژمارەکە لە چێ بیەوێ لە چێ پێویست بوو لەوێ تەواوی یەکاتن بۆیە من هەر بۆ قسەی خۆمەگەڕێمەوە ینی لە دوای ئەو کارەساتی دوێنێ لە پێنجوێن ڕوویدا لێدان لە درۆن بۆ هەموو کەسێک واردە کە ئەگەر لە ڕێگای GPS-ەوە بێ لە ڕێگای شەبکاتەوە بێ نیشان تەکەن و درۆنەکە ئەیتەقێنێت پەکەکەیە پەکەکە نیە چەکدارە چەکدار نییە کێشان نییە میمەوێ بگەن ئامانجەکەیان باشە کاک بەدران کەواتە بەڕای تۆ مەسەلەن دەستگا ئەمنیەکە بۆ بەسە لە ژەتیرۆری هەولێر بۆ بەو شێوەیە مەسەلەن خەڵگە خاتە گومان و خەڵگە خاتەوەی ئەوێ بڵێ من زانیاری وردم هەیە لە هەموو زۆنەکانی هەرێمی کوردستان و کۆنتترۆلی ئەمنی هەرێمی کوردستان لای منێیان کەچی بەو معلوماتانە ئەمە خەڵک هێندەی تر ناترسێنێ خەڵک بێئومێد ناکە کاکزانە قسێکی کوردیێرە ئەوەی زۆر قسە بکە غەڵەتش زۆرەکە ئەوانە نازانم لەسەر چ بنەمایەک ئەو کاراکەن بە چ بەڵگە و ئامارێک ینی بۆچی داواکاری گشتی نایە داوای ڕوونکردنەوەیان لێ بکە بۆچی سەرۆکی ئەنجومەنی ئاسایش نایە داوای ڕوونکردنەوەیان لێ بکە یعنی ئەو قسەی ئەوانەیەکەن پێشتر خەبەریان هەبووە پێشتر ئاگداری یعنی تحلیلی بابەتەکەی خۆیان بکەی ئەوان ئاگدار بوونەکەم سارەی لەم ڕێگایە ڕوە و چەکداری و فەرماندەی هێزی پارتی کرێکارانی کوردستانی تێدایە کەسی ئەبینین بەداخەوە هاوڵاتی سڤیلە کە هزار جار بۆ داخەوە بۆ کە گەری لایەک شەی دەبێ کە لە هەر شوێنە چەم کوردستانە خوێن لە پەنجێکی مناڵی کورد بڕوا بۆ هەمومان زەرەرە بۆ هەمومان ئازارە بەڵام با پرسیارەکە لەوان بکەین ئەم زانیاریانە چۆن دزە پێکرێ ئەم زانیار لە چێ دێنن ئەگەر ئازانن سیارەکە تا ئێستا ئاگرەکەی نەکوژاوەتەوە زانیارەکە بڵاوەکەنەوە دەیەگەرەوە دەستگایکی ئەمنین دەپێنەوە ئەمنینێتەوەی ئەمنی نیشتیمانی دروست بوون زووتر ئاگاداریەکەن و با درۆنەکە هەدەفەکە نێنێ یعنی کاکزانە هەموو بابەتەکان تەناقوزاتە و من ئەگەڕێمەوە بۆەوەی کە بێدەنجیم دەسەڵاتە لەو هەمە بردومانە بێدەنجیم دەسەڵاتە لەو هەمە کوردکوژیە مانای ڕازی بوونە هیوادارە بەمانای ڕێکەوتنیش نەبێ زۆر باشە لەگەڵ کاگامەت پیران چالاگوان گفتوگۆکەین کاک بەدران نەگەڕێم وڵات کاگامەت لە دەڤەری بادینانیش بەردەوامە و بردومانانە هەیە مەسەلەن بە تایبەت لە دەڤەری شیلات زێ لە دەڤەری ئامێدی لە منتیقەی دێرەلووک کامانە ئاو سنوورن بێکەوە مەسەلەن ڕۆژانە بردومانەوە ئەخیر ڕووداوی ژەوە بوو کە گەنجێکی تازە پێگەیشت و شەهید بوو
ئەمانە بۆچی ئەجێڕنەوە لەو دەڤەرانە؟ ئایا ئەو گەنجە پەیوەندی بە هیچ هێزێکی سیاسیەوە هەبووە؟ سلااوڕێز بۆ بەڕێستان بۆ بەە بەڕێسەکەتان بۆ بینەرانی تەلەڤزیۆنەکەتان وڵی بەداخەوەی ئێمە دەڵێن هەر لە سەرەتاوە ینی ئەگەر ئەمە دەست پێ بکەیت بەڕاستی لە دەڤەری بادینان بە تایبەتی خاکی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ینی سنوورەکانی دەبەزێندرێن لەلایەن تورکیای فاشیستەوە لێرە بە و زمانەیانی قسە دەکەین بەداخەوە نە لە ناوەندی شێرا دزێ نە لە ناوەندی دێرەلۆک نە لە ناوەندی ئەو دەبەرانە بە هیچ شێوەیەک نە پەگەکە بوونی هەیە نە هیچ حەزبێکی چەکداری بوونی هەیە بەڵکەوە تەنیا پاساوێکە ینی لەلایەن دەسەڵاتی تورکیاوە یان دەوڵەتی تورکیاوە یانە دەگیرێتە بەرامبەر ئەم خاکە بەرامبەر ئەم نیشتیمانە ئەوەی تورکیاش لێرەدا دەیاوێت تورکیا تەنیا دەیاوێ دەوڵەتێک بگەڕێنەوە بەناوی دەوڵەتی عوسمانی پێشووتر ینی دەیاوێ ئەم دەبەرە هەمووی بخاتە سەر منتیقەی خۆی ئەمە واقعێکی ئەمڕۆ کە لێرەدا ڕوودەدا ئەگەر پەگەکە یان هەر هێزێکی تری چەکدار لە ناو خاکی بادیناندا بێ بڵێن بە تایبەتی چونکە ئێمە لەو دەبەرەداین ئێستا ئەوەی ئێمە لێرەدا دەبینین 78 کیلومتر 78 کیلومتر ئێستا تۆپەکانی تورکیا ئێستا بنکەکانی تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندا لە ناو خاکی بادیناندا بە تایبەتی ئایا بە درێژایی 78 کیلومتر هێزێکی چەکداری لەم دەبەرەدا هەیە نەخێر بە هیچ شێوەیەک وانە ئەم قسانە دوورن لە ڕاستیەوە تەنیا بەهانەیە ینی تورکیا دەگیرێتە بن و دەسەڵاتی ئەم دەبەرەش بە هەموو شێوەیەک ئاسانکاری بۆ تورکیا کردووە و بۆ هەموو هێزێکی تر کردووە کە دش بەم گەلەیە کە بێتە ناو خاکی هەرێمی کوردستاندا و گەنجەکانمان تیرۆر بکە بەداخەوە. باشە ئەوەی لە ئەخیر ڕوودا و کە مەسەلەن ئەو گەنجەی کە شەهید بوو پەیوەندی بێت هیچ هێزێکی سیاسیەوە هەبووە؟ نەخیر کازانە لێرەدا دەڵێن بەداخەوە بە هیچ شێوەیەک ینی پەیوەندیان بە هێزی چەکدارەوە نەبووە یان بە ئەو بەهانەیە کە پێدەگرن بە پەگەکە یان هەر هێزێکی تر بە هیچ شێوەیە خەڵکی و دەبەرەیانی پەیوەندیان بەوانەوە نەبووە. پەگەکە دیارەکە لە چێندەرە و هێزەکانی تورکیا دەڵێن هێزەکانی تورکیا لە ناو خاکی ئێمەدان باشە لە ناو ینی ڕۆژانە خەڵکی ئێمە تۆپ باران دەکەن ڕۆژانەیانی گوندەکانمان تۆپ باران دەکەن پێش چەند ڕۆژێک بوو یانی هەر لە ناوچەی دێرەلوک و شێلازێ گوندی بەرچیان یانی تۆپ باران کرد ئایا پەگەکە 50 مەتر دوورە لە گوندەکان کاگە شتیوانیەوە تەنیا بەهانەیەکە کە دەسەڵاتی ئەم دەبەرەیانی بە تورکیای داوە ئەگەر نا بە هیچ شێوەیە نە پەگەکە لەم دەبەرە مەوجودە. باشە ئێستا باز لەوە کرێ کاک ئامەد کە لە دەڤەری بادینانەوانی بە ئەو ناوچانەی باسم کرد مەسەلەن سوپای تورکیا خۆی هەیە لەسەر ناوچ بەرزایەکان سوپای تورکیا هەیە یعنی بۆچی بردومانێکانی بنکەی لە ناو شارۆچکەکان هەیە لە ناو قەزا و ناحەکان هەیە کارزانە ئەوەی هاتبێتە دەڤەری بادینان و بە تایبەتی بڵێم قەزای ئامێدی و زاخۆ ئەو منتیقەیە بە تایبەتی بڵێم دەبینێت کە هێزەکانی تورکیا یان بارگاکانی تورکیا لەناو ئەو دەبەرانەتدا هەن ئێستا بڵێن بوو نمونە ئەگەر نمونەیەک بینینەوە شێلازێ چەندین بنکەی سوپای تورکیای تێدایە ینی لەناو ناوەندی شارەکەدان ها نەوەکو ئەوەی بڵێ لە دەرەوەی شارەکەن ئێستا 87 بنکەی میتی تورکیا یان جێشی تورکیا لەناو خاکی هەرێمی کوردستاندان بە تایبەتی دەڤەری بادینان ئەوانن کۆنتڕۆلی ئەم دەبەرە دەکەن. ئایا کارزانە بەڕێستان دەزانن یان خەڵکی هەرێمی کوردستان دەزانێت کە ئێستا خاکی شێلادزێ بڵێن بە تایبەتی 80% خاکی شێلادزێ بەدەست تورکیاوەیە باشە 20% خاکی شێلادزێ بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە یان ئەگەر بڵێن ناوی بنین هێزی پێشمەرگەوەیە دەزانین 6 کیلومتر سوپای تورکیا هاتوتە ناو شێلادزێوە ئایا ئەمە چیە دەکرێت بەرامبەر ئەم گەلە ئەمە چیە دەکرێت بەرامبەر ئەم خاکە ئەم خاکە هەڕاش کراوە. زۆر باشە کاک بەدران ینی بینە سەر ئەوەی کە ئەو لەشکرکێشێ و ئەو بردومانە بەردەوامانە کە خۆت گوتت کە بەڕاستی مەسەلەن کەس لە ژیانی خۆی تەمین نییە ئەمە بەڕاستی بۆچی دەجێڕێتەوە تنیەتێک هەیە کاکزانە نازانم یعنی من بڕوا بکە لە دوێنێکەوە بە تەواوی شۆک بوومە لەگەر ئەو دۆخی کە لە کوردستان هەیە من ینی لە نزیکەوە لەگەر چەند بەرپرسێکی ئەمنی قسەم کردووە ئەڵێ ئێمە هیچمان بەدەست نییە ڕێک ینی زۆر بە ڕازگویانە ئەڵێ هیچمان بەدەست نییە یعنی ڕێککەوتن و هاوکاریبوونی دەستی تورک یان ئەوەی لە ماوەی ڕابردوو کە درۆنەکانی ئێرانێکە کرد
ڕێککەوتنی لەسەرەوە لەگەر کراوە ینی نازانم ئەگەر خۆێمە ڕاستە ئێستا بەپی یاسا پەرلەمانمان نەماوە حکوومەتەکە کاربارەکەە بەڵام خۆ حکوومەتەکە دەسەڵاتی ئەوەی هەیە ینی لە دادگای فیدرالی سکالا تۆمارکە حکوومەتەکە مافی ئەوەی هەیە لە دادگەری دەوڵەتی سکالا تۆمارکە ئەوانە نا بەنیەگەر پێیان وایە ئەوەی شیشی قورسە و وەڵام دانەوەیە کە یان بەرگریکردن لە نەتەوەکەی خۆتوانە بەیاننامەیەکی ناڕازی دەرکەن باشە خۆمە لە هەولێر دەیان کوسوخانە و نوێنەراتی دەوڵەتان لێرن بەیاننامەیەک دەرکەن ئەوان ئاگادار بکەنەوە یعنی بۆچی نایکەن یعنی ئەو پرسیارە لە لای هەمومان دروست بووە بۆچی دەسەڵات بێدەنگە بۆچی وەزیری ناوخۆ بێدەنگە کە ئەرچی سەرەکی ئەم دۆخە لەسەر شانی وەزیری ناوخۆی بۆچی بێدەنگە بۆچی داواکاری گشتی بێدەنگە بۆچی دادگاکەم لەسەر هەمووشی ئەوە کاکزانە بۆچی خەڵکەکە بێدەنگە ئاخر بەیانی هەمومان ئەگرێتەوە بەیانی هەمومان وەک بە ناوی ئەوەی کە دێشەڕی پارتیکەکانی کوردستانەکە ئێخۆ بینیمان ئەوەی لە شیرازێ و تیرۆی کرا هاوڵاتێکی سڤیل بوو ئەوەی دوێنێ لە پێنجوێن ڕوویدا هاوڵاتێکی سڤیل بوو خۆ ئەمانە پارتیکەکانی کوردستان و فەرماندەی ئەو هێزەنین کەوایە بۆ هەمومان بۆ من و بۆ تۆ و بۆ دراوسەکانمان بۆ تاک بە تاچی ئەو هەرێمەش جامە لە مەترسیە یعنی بۆ هەمومان واردە نەچینەوە ڕێگایەکی دەرەوەی شار بۆ ما واردە بەیانی ئەگەر لە ناو شارەکەی خۆمان بسوورنەوە درۆنێک نێ بە غەڵەت ناکە پێم وایە کە غەڵەت ناکە یعنی کاکزانە ئێمە چەند ڕۆژنامە نووسێکە لە دوێنێەوە پەیوەندی بەکتریەوەکەین ینی نازانین چی بکەین ینی بەیاننامە سوودی نەما ینی هاتنە شەقام سوودی نەما گربوونەوە سوودی نەما لە ماوەی ڕابردوو کە دووبارە هێزەکانی تورکیا لە زاخۆ چەند گەشتیارێکی خەڵکی باشووری ناوڕاستی عراقیان تیرۆر کرد لەگەرە و بردومانەکە ئێمە چونە شەقام وەکو ناڕازیەت نیوەمان ژیرانی کاکزانە یعنی سەر ڕەفیقێکی خۆم چەند هەفتەیەک لە زیندان ماوە یعنی بڕۆین لە جادا ئەوان خۆیان ناوێرن جورئەتیان نییە ناتوانن یەک قسە بکەن ئێمە ئەچین دەنجی ناڕازی بەرزەکەینەوە ئێمە سز نەکەن ئێمە ئەگرن سوکایەتی قسەی و دنیایان پێگوتوین ئێ باشە خۆیمە هاتوین دژی هۆردکمان کوردین کاکە ینی من خۆم بە ئەفسەرەکەم گوتم کاکە هۆردکمان کوردین بۆ قەزەیە هاتوین ژیانی هۆردکمان پابندە پێکەوە هۆردکمان بەیانی یەک قەبرمانەیە ئاخر بۆچی ئەو بێدەنجیە یعنی کاکزانە لە دوێنێەوە چەند کەس کە ئێمە پەیوەندیمان پێوە کردووە وەک ئێمە خۆی پیشانە دەڵێ من نەئاگادارین نەدەسەڵاتشمانەیە ئەی لە چێە باشە کاک بەدران قسەیەکێ لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڵێ یعنی لە دوێنێەوە نەک لە دوێنێەوە چەند ڕۆژە مەسەلەنەکە و بردومانانە بەردەوام زۆر چڕ بوونەتەوە ینی قسەیەکەیە کە باز لەوە ئەکرێ ئەو درۆنە پێویستی بەوەیە لە سەرزەوی لە سەرزەمین مەسەلەن GPS-ێک دابدرێت نیشانەیەک دابدرێت مەسەلەن ئەوەی لە ڕووی تەکنۆلۆژیا و ئەمنیەوە باسەکە خۆ و درۆنە بەچی ئازانێ و سیارێ ئەو ڕقەمێ و سارۆخێکی پێوەنێ باشە ئەی خۆ کورددانیانێ خۆێرە تورکی لێ نییە سەربازی تورک لە پێشوێن نیە مەسەلەی ناوێت کوردێک دابنێ یعنی ئەوە خوێندنەوەیەک هەڵدەگرێت کاک بەدران کاکزانە بەیانی مناڵێکی فەقیر لە پێناو دوو دینار ئەگە بتڵی غازی مارێ مەسوولێک بدزێ بڕوا بکە لە مەریخ بێدەیهێنەوە کامیرەش بە فول HD بە خەڵکی پیشانە لێ بتڵێ غازی دزیوە بۆچی ئەو هەمە GPS بۆ سیارەوە ئەکرێ هێز ئەمنیەکان لە کوێنە ئیشی هێز ئەمنیەکان چییە باشە ئێمە لایەکی بوزێ ئەو وڵاتە لە هێزی ئەمنیە هێزی ئەمنی کاری چییە بۆچی ناتوانین تا ئێستاکە یعنی لە هەموو شار و شارۆچکێکی ئەم کوردستانە یعنی من بەیانی بڕۆم دوکانێک بکەمەوە یەکەم مەرزی ئاسایشێ بن کامیرەیەکمە بێ باشە یعنی هەموو شەقامەکان لەژێر کۆنتڕۆلی کامیرەیە هەموو بازەکان لەژێر کۆنتڕۆلی کامیرەیە بۆچی تا ئێستا تاوانبارێک نەگیراوە بۆچی ئەوانەی GPS بە سیارەی هاوڵاتیان و کەسانی ترەوەکەن تا ئێستا کەس نەمان بزانی چێیە ئەی کاری ئەم هێز ئەمنیانیت چێ یعنی کاکزانە ئەگەر تۆ سەیری کلێشەی و سەیری ژمارەی هێز ئەمنیەکانی هەرێم بکەی بەقەدەر هێزی وڵاتێکی زلهێزی ئەم دنیاەیە بۆچی کە تا ئێستا کەسێک نەگیراوە باشە خۆ ئەم درۆنە خۆ بە خوێن فەحسی نەکردووەم کەسم ئەم سارێک بەدرانی تیا و بەدران ڕەنجی وایە و سارەکەی ژمارە ئەوەندەیە حتمان GPS پێوەکەن GPS لەچی پێوەکرێت لە شوێنێکا وەستێ خۆت بۆچی هەموو ئەو وڵاتە کامیرەیە تا ئێستا تاوانبارێکیان نەگرتووە نا کاکزانەمێن یعنی لە دوێنێەوە گەیشتوینە ئەو ڕاستیە لە ئاستی باڵا ڕێکەوتن کراوە و حکومەتی هەرێم وەسەرۆکی حکومەت وەجێگرەکەی وەزیری ناوخۆ ئەنجومەنی دادوەری ئەبێ وەڵامی ئەو خەڵکە بدەنەوە ئەبێ ئێمە دڵنیا بکەنەوە کە ژیانمان سەلامەتە ئەبێ هەمومان دڵنیا بکەنەوە کە
ئیتر ئێمەش وەکو هاوڵاتیەک وەکو هەموو نەتەوەیەک بتوانین بە ئاسایی لە هەولێر بچین بۆ سلێمانی لە سلێمانی بین بۆ هەولێر کە بەداخەوە ئێستام ترسیان دروست کردووە هیچ کەسێک لە خۆی دڵنیانە. زۆر باشە کاگامت یعنی ئەو درۆنانە ئەوەی کە تۆ وەکو چالاکوانێک متابعات کردبێ و چاودێریت کردبێت مەسەلەن بەردەوام ئەسوڕێنەوە چێ هاوکاریانەکە چێ ئامانجەکانیان بۆ دەست نیشانەکە خۆوەکو کاک بەدراوتی درۆنەکە نایە سەر بخاتە ناو سیارەکە بزان چێتیایە ئەنج بڵێ بالەی بدەین ئەکی دەبێت دەستێکە بێت لەسەر زەوی یارمەتیان بدات. کازانە ئەگەر لێرەدا واقعی بین لەگەڵ خەڵکی خۆمان بەگشتیانی هەموو خەڵکیش ئاگادارە بە تایبەت ئەوەی لەناو ئەو وەزعدا بێ یان لەناو ئەم دەڤەرەدا بێ زیاتر ئاگاداریان وەزایە. پێشتری شاماژەم بەوە کرد کە 87 بنکەی سوپای تورکیا لەناو خاکی هەرێمی کوردستاندا هەیە. باشە کاری ئەم بنکانە چییە؟ طبعاً تیرۆرکردنی خەڵکە طبعاً بۆمبەبارانکردنی ئەم دەڤەرەیە. باشە پرسیار لێرەدا ئەمەیە ئایا کێ ئەم بنکانەی ینی ڕێی بەم بنکانەداوە بێن لێرە بنکەدا بنێن باشە کێ ڕێی پێداوە؟ طبعاً دەسەڵاتی ئەم دەڤەرەیە کێ دەسەڵات لەم دەڤەرەت دەکا حتمەن ئەو کەسیانی ڕێی پێداوە. ئەوەی جێ سەرسوورمانیشە بۆ ئێمە کازانە ینی کاک بەدران قسەیەکی جوانی کرد گوتیانی بۆ پشگیریکردن یان بۆ ئەوەی کە تاوان دش بەم گەلە نەکرێ ئێمە خۆ پیشاندانێک دەکەین یان گرتبوونەوەیەک دەکەین خەڵک ینی زیندانی دەکرێت باشە خەڵک زیندانی دەکرێت باوەڕ دەکەیت تەوەکو ئێستاش ئەمڕۆ لە بادینان ینی خەڵک ناتوانێت بێتە سەر جادار ڕۆژێک ینی داوا بکە بڵێ کاکە هەر با تورکیا شارەکانمان قەسف نەکە با تورکیا گوندەکانمان قەسف نەکە یەکسەر هێزی دەسەڵاتداری ئەم دەڤەرە ئازایە بۆ ئەوەی خەڵکەکە لە ناو زینداندا بکە. باشە ئایا دەسەڵاتی ئەم دەڤەرە ئایا هێزی ئەمنی باشە کاری تۆ چیە جەنابی سەرۆکی حکوومەت باشە کاری جەنابەت چییە؟ کاری جەنابەت ئەوەیە بێ خەڵکی سڤیل بکەیە ناو زیندانەوە کە دێ داوای مافی خۆی دەکات دەڵێ شارەکانم بردومان نەکەن کاکە جەنابتان سەرۆکاتی حکوومەت بەڕاشکاوی ئەگەر بڵێم ئەنجومەنی وەزیران بەڕاشکاوی ئەگە بڵێم ئەگەر ناوێرن یان بوێری ئەوەتان نییە لە بەرامبەر تورکیا ڕۆژێک لە ڕۆژان بەیاننامەیەکدان بکەن ئەگەر بوێری ئەوەتان نییە ڕۆژێک لە ڕۆژان هەڵوێستێکتان هەبێ لێگەرن ئەم خەڵکە با بێتە سەرجادە لێگەرن ئەم خەڵکە با دیفاع لە حەقی خۆی بکە ئەمانە بە هەموو شێوەیەک دش بەم گەلن ئەوەی کە GPS-یش بە درۆنەوەکانەوە دەکا یان GPS-یش بە سیارەکانی خەڵکەوە دەکا طبعاً هێزی دەسەڵاتدارە هێزێکە کە حتمما دەسەڵات دەکا هیچ هێزێکی تر نییە یان کەسی ئاسایی ناتوانێت بێ GPS بە سیارەی خەڵکی وە بکە یان شوێنی خەڵکی دیاری بکە ئەگەر هێزی دەسەڵاتدار نەبێ لەم دەبەرە کە دێ ینی ئامانجەکان دیاری دەکا بۆ دژمنی ئەم گەلە و ئامانجەکانیش کێن کازان ئەگەر ئێمە سەرێح بین لێرەدا ئێمە بڵێ بە تایبەت لە دەبەرەی خۆمان ئەگەر ئێمە بڵێن هەر کەسێک کە ناڕازی بێ هەر کەسێک بەرامبەر ئەمانە بوەستێتەوە حقەتەن ینی بە ڕێی تورکیا بیان بە هەر ڕێیەکی تر بێ هەوڵی تیرۆرکردنی دەدرێ و GPS و هەر شتێکی ترە ینی تیروری دەکەن و دوایش دەڵێن وڵات تورکیا تیروری کرد کێ تورکیای هێنا ناو ئەم خاکە ئایا کێ ڕێی بە تورکیادا کە خەڵکی جەنابەت ینی تیرۆر بکە ئایا جەنابی سەرۆکی حکوومەت حتا ئەمڕۆکە ینی جەنابەت ناتوانانی بێ ڕۆژێک لە ڕۆژان بەیاننامەیەک دەربکەی بڵێ کاکە تورکیا بوەستە ناتوانانی سەرواری خاکی خۆت بپارێزی ئایا جەنابی سەرۆکی حکوومەت جەنابەت دەزانی کە ئێستا لەسەر چیاکانی ینی کوڕەژار ئێستا شەقام هەیە شەقامی قیرتاوکراو هەیە شەقام هەیە خۆ بیانی شەقامی باشتر هەیە لە شەقامەکانی جەنابەت کە 120 متری و 150 مترین لە هەولێر ینی شەقام بۆ سەر شاخەکان براوە شەقام بوو ناو ئەو گوندە براون ینی هەموو گوندەکان چۆڵ کراون بە خەڵکی بۆ ئەوەی بنکەکانی تورکیای تێدادا بنێن ئێستا ئەم حکوومەتەی ئێستا لێرەدا مەوجودە ینی ئەم دەسەڵاتەی ئەمڕۆ لەم دەبەرە دەسەڵات دەکا بەڕاستی ئەوەی ئێمە دەیبینین تەنیا نوکەراتیکردنێکە تەنیا چاوساخیکردنێکە بۆ دەوڵەتی تورک ئەگەرنا هیچ شتێکی تری نییە و هیچ موقفێکیشی کاگامت ئێستا لە ماوەی ڕابردوودا مەسەلەن لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک هاوڵاتی بێتاوان لە منتیقەی نسێبین بۆ بزانم بە ناوێکی جۆرا و جۆر تەقییان لێکرا و ئێستاش کەس نازانێت لەسەر چی بوو وتیان دزیان لێکرا کەس زانتا و پارەکانشیان نەبرابوو مەسەلەن ئەو گەنجا وزانام ناوی ئالان بوو یان هوەر بوو ئەوەی کە لە شیلات زێ شەهید کرا مەسەلەن ئەو هاوڵاتیانی کە لە پێنجوێن دوێنێ شەهید کران ڕاستە عەرەبن بەڵام ماوەیەکی زۆرە بەهۆی ڕەوشی ئەمنی مووسڵەوە لە دهۆک نیشتە جێن یعنی ئەم بە ئامانزگرتنی خەڵکی دهۆک بۆ بەو شێوەیە بە ئاماژگرتنی خەڵکی دهۆک بە تایبەتی ئەگەر بڵێم ینی کازانە حقەتەن ئەم دەسەڵاتی لێرە دەسەڵات دەکا
ام حزبی لێرە دەسەڵات دەکا یانی هەموو شتێک بە مڵکی خۆی دەزانێت نابێ هیچ کەسێکیش قسە بکە نابێ هیچ کەسێکیش لە بەرامبەریان ڕابوەستێتەوە بەرامبەر غەڵەتەکانیان نابێ هیچ کەسێک دەنگی بەرز بکاتەوە نابێ هیچ کەسێک بڵێ ینی تورکیا نابێ بێتە ناو خاکی من نابێ هیچ کەسێک بڵێ ینی تورکیا مافی ئەوەی نییە گوندەکانم داگیر بکە خەڵکی من تیرۆر بکە دەبێ بە هەموو شێوەیە خەڵکێکی کەر ببێ بوو ئەوەی دەسەڵاتی ئەم دەبەرە ینی بەرامبەریان چۆن بڵێ هادەتر ببتەوە یان خەڵکی ئەم دەڤەرەی بەدڵ بێ حقەتان بڵێم خەڵکی ئەم دەڤەرەش ینی بە تایبەتی خەڵکی بادینان بەگەشتش ئەم وەزعی پێزەر ناکرێ ئەم وەزعی پێ قبول ناکرێ ناتوانانی چیتر قبولی ئەم وەزا بکات چونکە ڕۆژانە دەبینین لە شێلا دزێ لە دێرە لۆک لە زاخ و لە هەموو منتیقەیە کایزانە ینی خەڵک تیرۆر دەکرێن ڕۆڵێ ئەم گەلە تیرۆر دەکرێن جەرگی دایک و باوکی ئەم گەنجانە دەسووتێ ئەم خەڵکە ناتوانێت ئیتراوها براوە بوەستێ کازانە حتێکی تر بڵێ باشە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان یان بڵێن دەسەڵات بەڵێ بەڵێ کاک ئەمەد بەڵێ بەردەوام بە کاک ئەمەد بەردەوام بە ببرە کازانە کەرم کە بەڵێ بە تایبەت بڵێم دەسەڵات لەم دەبەرە تەنیا کێشەی نییە لەگەڵ گیانی خەڵک نەکەوەیە تەنیا گیانی خەڵکی پێ گرنگ نەبێ کازانە یعنی بەبییران بێنمەوە لە ساڵی 2021 بوو ینی لە سنووری زاخ و تورکیا جێشی تورکیا هاتە ناو خاکی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ینی داروبار یان بڵێن دارستانەکانی هەرێمی کوردستان شاخەکانی هەرێمی کوردستان هەمووی لە دار و هەموو شتێک ینی دەیبڕیەوە دارەکانی دەبڕیەوە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیان دەسەڵات ئەم دەبەرە مووقفێکی نەبوو ئێستا دەڵێم ینی کازانە لێرەدا دەڵێم 6 کیلومتر 6 کیلومتر سوپای تورکیا لە دێرە لوکەوە دوورە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی ئەم دەبەرە هیچ هەڵوێستێکی نییە بەڵکو چاوساخیان بۆ دەکات ئەمانە چۆن مووقفیان دەبێ بەرامبەر گیانی خەڵک بەڕاستیش ئەو دەسەڵاتەی لێرە حکم دەکا دەسەڵاتێکە تەنیا دش بە خەڵکی باشە کاگامەت ئەوەی تۆ ئاگات لێبێ وەک چالاکوانێک ئەمڕۆ مەسەلەن تقریبا خەریک بوو جۆرێک لە تەرویز بۆ جاری شەڕی براکوژی بدرێ مەسەلەن وتیان فلان هێزە تەقەی لە پێشمەرگە کردووە و پەکەکە تەقەی لە پێشمەرگە کردووە شتان ئەمانە بۆ هاوڵاتیەکی نیشتیمان پەروەەر زۆر جێگای ئەسەفن ئەمانە ڕاستینیان خۆشکردنی ئاگرە بۆ ئەوی بەفیتی دوژمنان ئێمە شەڕ لەگەڵ یەکتر بکەین جارێکی تر ئەو دەردەخۆکوژیەی کە لە ماوەی ڕابردوو بینی ومانە مەسەلەی براکوژی بەداخەوە بیبینینەوە کازانە لێرەدا من ینی من گوتم ئەوانە هەموو شتێک دەکەم بۆ ئەوەی ئەم گەلە ینی نامرتاح بێ خاکی ئەم گەلە ینی خاکی ئێمەیان لە دەستی ئێمە دەرهێناوە دەڵێم 80% شێلا دزێ هەر لە دەستی تورکیادایە ئێستا باشە ئێستا ئەمانە بووە دەکەن ئێمە بڵێن ئێمە وەکو خەڵکی ئەم دەبەرە بەڕاستی بە هیچ شێوەی هیچ هێزێکی چەکدارمان نەدیوە هیچ ڕۆژێک لە ڕۆژان ینی چەکدارێکمان نەدیوە لە ناو شارەکاندا خەڵکی ئێمە دەڕۆتە شاخ دەڕاتە گوندە ینی بوون نمونە سەردانی گوندێک بکە بە هیچ شێوەیەک ینی چەکدارێکمان نەبینیوە ئایا قابلی ئەوەیە ئێمە هیچ چەکدارێک نەبینین ئایا قابلە ینی چه هێزی پەکێکە بیان هەر هێزێکی تری چەکدار بێ تەقە لە پێشمەرگە بکەیان بێ تەقە لە خەڵک بکە خەڵک هیچ شتێک بە چاوی خۆی نبینێ آخر ئێمە ڕۆژانە دەبینین کە تۆپەکانی تورکیا کە تایارەکانی تورکیا کە سوپای تورکیا لەناو خاکی ئێمەدا لەناو بادینان بەگشتیدا ینی ڕۆژانە هاتن و چۆن دەکەن ئایا بۆ ڕۆژێک لە ڕۆژان ئێمە نبینین هێزێکی تری چەکدار لەم دەبەرەدا ینی زۆر بە ئیسراحەتی خۆی بجوڵێتەوە یان جوڵەی سەربازی هەبێت چونکە نییە ئەگەر هەبە بە حقیقەت ئەگەر هەژبێ لە شاخەکاندا هەبێ ئەگەر نەک لە ناو شاردا نەک لە هیچ شوێنێکی تر نییە ئەمە تەنیا بەهانەیە ئەمە تەنیا بۆ ئەوەیە ڕووی ڕاستەقینەی حەدەسەکان بشاردرێتەوە ئەمەی ڕاستیشە ینی کازانە ئێمە لێرەدا بە ڕاستیەک بڵێن باواقعێک بڵێن من دەڵێم 70 کیلومتر ئێستا سوپای تورکیا لە ناو خاکی هەرێمی کوردستاندایە سوپای تورکیا ینی دیفاع لە دەسەڵاتی ئەم دەبەرە دەکا بۆ مانەوەی دەسەڵاتی ئەم دەبەرە دەسەڵاتدارانی ئەم دەبەرش بە هەموو شێوەیەک ینی هەموو شتێکیان باشە ئەوەی ڕابردوو کاگامەت لە دهۆک این جێگەی داخ بوو ئەفسەرێکی ئەنجومەنی ئاسایش کە ئۆتۆمبیلەکەی سووتان تەقیەوە دوای دوو ڕۆژ بوو مەسەلەنەوە کۆی کاک بەدراون وتی مەسەلەن ڤیددیۆکەیان مەسەلەن سیارێکیان نیشاندەکەیەکێک بۆمبێکی موگناتیسی بە سیارەکەەوە دەکات و دەنووسێنێت وانە
ینی بۆ ئەوانە نیشان دەدرێت و بەخێرایی و ئەوانە ڕاستە ئەویش جێگەی ئەسەف و پێشمەرگە بووە لە ڕابردوو خەباتی کردو بەڵام ئەوانەی شەهیدیش دەبن گەنجێکە مەسەلەن ڕەنگە سپینی ببێتە ئەندازیارێک ڕەنگە ببێتە وەستایکی باش پێشمەرگەیەکی قارەمان ینی بۆ ئەمانش مەسەلەن ئاشکرا ناکرێن کە جارێک وەکو با کاک بەدراوتی نەمان بینی بڵێن ئەمە لێرە و کەسەمان دەستگیر کرد کە GPS نووساند و بە ئۆتۆمبیلەوە یان دایناوە لە ئۆتۆمبیلەوە. وڵی جێ دڵخۆشی بۆ بینیمان جەنابی سەرۆکی حکوومەت بەیانێکی دەرکرد یان هەندێک قسەی کرد گوتی دەبێت تاوانبارانی ئەم کردەوە تیرۆریستیە بە سزای خۆیان بگەن بەڕاستی ئێمە وامانزانی بەڕاستیش بە سزای خۆیان دەگەن یان بۆ خەڵکی ڕۆن دەکەنەوە بەڕاستیش پاکێ ئەم تاوانەی کردووە بەڵام ئەوەی ئێمە بینیمان کازانە هەموو خەڵکیش بینی باشە شتێک نەبوو بەناوی ینی بڵاوکردنەوەی ئەدیلە یان بڵاوکردنەوەی شتێکی حقایق بسەلمێنێ نەخێر تەنیا شتێکی فەیکە ئەمانە ینی زۆر ئازان لە دروستکردنی چەند ڤیدیۆیەک یان پێکوەلکاندنی چەند ڤیدیۆیەکی ناڕاست کە سەر لە خەڵکی بشێوێنن هەرچەندە سەر لە خەڵکیش ناشێوێندرێ ئێستا ئەمانە محاولەیەوە دەکەن ئەگەر نای شتێکی تر نییە جەنابی سەر ئێستاش ینی بە جەنابی سەرۆکی حکوومەت دەڵێن بێزەحمەت جەنابەت ئیدعایەوەت کرد کە دەبێ بکەرانی ئەم کردەوە تیرۆریستیە بە سزای خۆیان بگەن بەڵێ جەنابەت فەرموو وەرە بکەرانی ئەم کردەوە تیرۆریستیەی حەقیقی کاکێنە وەرە ئەوان بە سزای خۆیان بگەینە ئایا ماقۆلە هیچ هێزێکی چەکدار بێتە ناو خاکی زاخەوە و ینی پۆمپ لە سیارەی ئەفسەرێکی دەستگا ئەمنیەکان بلکێنێ نەخێش دیوانیە و ئەوەی بڵاویش کرایەوە بەڕاستی مەزهلەیەک بوو هیچ شتێکی تر نەبوو کازانە ئەگەر جەنابیشتان کە بینیتانە بەڕاستی جێی باوەڕکردن نییە چونکە ئەمە یاریەکی زۆر قێزەونە. بەڵێ ئەگەر ڕێمەولات کاک بەدران مەسەلەن هەر بۆ تەکیدکردنەوە لە ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوەی کە بخۆت باست کرد مەسەلەن هەمان حەدەسی هاوشێوە لە چەند ڕۆژێ ڕابردوو بینیمان ئەفسەرێکی پێشمەرگە بوتیان لە بەرەبەیانێکە ئۆتۆمبیلەکەی دامی کردووە دوایی گولەی لە قاچی خۆی دا و دوایی لە خستەخانە جەڵدە لی دا و مردووە دوایی بەوە نەوەستان مەسەلەن ڤیددیۆیان بڵاو کردەوە کە علاساس ئەو کەسە لەیانەیەکی مەسەلەن لە خواردوویەتەوە ینی خۆی ئەبوو ئەمە وەکو ئادابی گشتی و کەسایەتی و کەسە تازە کۆچی دوایی کردو بشارێتەوە بۆ ئەمانە هەمووی خۆت وتت لە کامیرە و نیشانە درێ و ورد و بڵاو کرێتەوە و یەک دنیا پەیج و تەلەڤیزۆنی زەبەلاح مەسەلەن ئیشی لەسەرەکەن بۆ کەسێک لەسەر کوشتنی هاوڵاتی بێتاوان سڤیل قسە ناکە ڕەنگە لەسەر چەکدارەکان خەڵکێک ئەگەرچی جێگەی داخە کوردن مەسەلەن تا ڕادەیەک بڵێت ئەمە دوژمنکاری و ئۆکەی بەڵام ئەوە هەرۆکەی نییە بەڵام جێگەی داخە بەڵام ینی ڕێی تێدەچێت شەڕە بەڵام هاوڵاتی بێگوناح بۆ جارێکنیان وت ئەم GPS لێرە بەوە کراوە کاک بەدران کاک زانا پندێکی کوردی هەیە دەڵێ ئەگەر زوو ساحێ ماڵ یەک بوون گای لە پەنجەرە بەژوورەوە بڕوا بکەوەش خەریکە وای لێ دێ بۆ هەموو ڕوو نەبێتەوە من پێش سەژ وتم یعنی ئەگەر ماڵە مەسولێک بتڵێ غازەشی لێ بگیرێ تاوانبارەکە لە مەریخ بێهێنەوە بە ئێژدیش بە هەمووانی پیشانەدەن کە سعات چەند و چ ڕۆژێکات و پێتەڵێ ئەم ڕۆژە چنانێکشی خواردووە بەڵام نزیکی 10 ساڵە بێ بەردەوام تورکیا و ئێران بردومانی هەم کوچە کوچێ ئەو وڵاتاکەن تا ئێستا کەسێکمان نەبینی بە ناوی GPS دەستگیر بکرێ بۆچی وڵای من پێم وانە من بتوانم GPS GPS دەست بکە بە سیارەی هاوڵاتیان و یان بە سایلانش سیاسیوە بکەم تۆ هەروەتر کاک ئامەد هەروەتر یانی شتەکانمان بۆ ڕوون بۆتەوە بەڵام ئەوەی من لێرە زۆر لە سەری هەڵوەستاکەم بێدەنجیم دەسەڵاتەیە بێدەنجیم حکوومەتیە بۆچی بەیاننامەیەک ناکەن باشە کاگامەت باسی لەوە کرد کە سوپای تورکیا بۆیە لێرێ بۆی دەسەڵاتێک یان هێزێکی سیاسی بپارێزێ و ئەوانیش هەموو شتێکی بۆ جێبەجێ دەکەن بە ئامانجگرتنی بە فراوانی دەڤەری سلێمانی و ڕاپەڕین و هەڵەبجە و گەرمیان و چەمچەماڵ یعنی ئێستا بۆ بە ئیشێکی هەفتانە و تقریبا بۆ بەشێکی ڕۆژانە و بردومانکردانە یعنی ئەمە بۆچی دەجێڕیتەوە پێتوانە چاوترساندنی خەڵکی ئەو دەبارانە ئەگەر کاک زانە ئەو گەر قسەکەی کاک ئامەد بۆ بێکە هێزی تووچە لایەنەش سیاسی پارێزێ خۆم لایەنە سیاسی لەسەر تاپای کوردستان هێزێکی کەمینەیە ئەی کوا لایەنەکانی تر کوا حزبەکانی تر بۆ ئێمە
شەیدمان لە هەڵەبجەدا بۆەوەی کە تورکیا بێ لایەنی سیاسی پارێزێ 182,000 کەسمان ئەمفال کرا و شۆڕشمان کرد و قوربانیماندا و ڕاپەڕیمان کرد بۆی کە تورکیا بێ لایەنی سیاسی پارێزێ ئێخر تاکەیم لایەنی پارێزێ تاکەی یعنی بۆچی لایەنەکانی تر بێدەنگن باشە یعنی با ئێستامە خەتە ڕاستەکە جیاکەینەوە خەتی باش و جاشەکە جیاکەینەوە ئەوەی باشە و با قسە بکە ئەوەی جاشە قسە ناکە بۆ ئەومان ڕوو نەبێتەوە یعنی تاکە حزبێکە نە وڵاتە حاکمی مطلقە نەخێر حاکمی مطلق نییە کاکزانە با لەگەر خۆمان ڕاستگۆ بین چەندین حزب لەم کوردستانەیە کە پێگەی هەیە پێگەی باشی هەیە باشە یعنی حزبێکی بچووک ئەتوانێت شقام بجوولێ بەیانی ئۆپۆسیۆن توانێت شقام بجوولێن ئەوان بۆ بێدەنگن یعنی پرسیارەکە بگشتاندنە کاکزانە بۆ هەر هەموویەتی یعنی ئێمە ڕوویدەمان لە یەک لایەن بێکە تورکیا دەستی تورکیای گرتووە ئەوە تاریخی وا بووە کەوا سووری بەر لەشکر بۆ بە درێژایی تەمەنی خۆی هەروە بوو و هەرواشی هێناوە کەوا ئێمە ئەمانەوەی لە خۆمان لەو خەتە زیاکەینەوە خەتە باشەکە بین فەرموو بە هەڵوێستمانە بێ فەرموو بە دەنگمانە بێ بینە شەقام بتوانین خەڵک بینە شەقام یعنی ستۆپێک بە تورکیا بکەین ئەم کورتکوژێر بوەستێنێ ستۆپێک بە ئێران بکەین ئەم درۆنە بوەستێنێ یعنی زیاتر لە سەتا هەفتەی لایەنەکانی ترە باشە ئەوانی شەر بێدەنگن کاکزانە لایەنی علمانی لایەنی ئیسلامی لایەنی دەسەڵات لایەنی ئۆپۆزیسیۆن هەر هەمووی بێدەنگە شەقام بێدەنگە ڕۆژنامەنووس بێدەنگە میدیاکان بە ئەوانەی کە لەسەر ئەم بابەتە هەڵوەستایان کردووە و بە خەمی ئەم بابەتەنەوە بە 50 دەستێکە ژمێردرێن یعنی ئێمە زیاتر لە 8,000 ڕۆژنامەنووسمان هەیە هەمووی بێدەنگە زیاتر لە 2000 میدیامان هەیە بە بیندراوە بە بیستراوە هەر هەمووی بێدەنگە سەدان مامۆستای ئاینیمان هەیە هەر هەمووی بێدەنگە یعنی هەر ینی کاکزانە بابەتەکە بابەتێکی ڕەنگ نییە بابەتشی حزبی نییە بابەتشی نەتەوەییە کە ڕۆژانە مناڵی کورد لە ناو خاچی خۆی بە درۆنی تورکی بە درۆنی ئێرانی شەهید دەکرێ و ئەکوژرێ کەسێک نییە برێ ستۆپ کەسێک نییە برێ بۆواکەن کەسێک نییە بەیان نامێک من دڵنیا دەکەمەوە یعنی ئەم دەسەڵاتە تەنیا خەڵک ڕێ لە خەڵک نەگرێ و خەڵک زیندانی نەکە بەمان خەڵک دێتە شەقام و ئەوە قبول ناکە کاکزانە سایکۆلۆژی تاچی کورد وایە بێدەنجی پێ ناکرێت ناتوانێت قبولیکە ئەو میلەتە لەوەتی هەیە چەساوەتەوە ئێستا کە تورک لێت دەدا ئەچەوسێنتەوە ئێرانێت دەدا ئەچەوسێنتەوە دەسەڵاتی خۆماڵی لە تورک و ئێرانی خراپترە یعنی خۆ تورک و ئێران نارێن کاکە تۆ خۆ پیشاندان مەکە باشە یعنی تورک و ئێران بە من ناڵێ بەدرامەیە شەقام زمانت ئەبرم بەو نەسەب ئێوتم زمانت ئەبرم زمان درێژ بەمنی گوتووە باش خۆ نەتورک بوو لەسەر بردومانی تورکیا فارس بوو لەسەر بردومانکردن ینی پیان و توی زمانت دەبڕم لەسەر بردومانەکەی زاخۆ کە چەند هاوڵەتیشی عراقی ناوەڕاستی عێراق هاتوون بۆ گەشت لە زاخۆ باشە لە پێش پارتیشانە دەربووین دنیایەک ئیهانە یعنی کاکزانە بابەتەکە لەوە دەرچووە بابەتەک ئەو دەسەڵاتە ئەو حکومداریە ئەو حکومڕانیە ئەگەر تورکێک بمانکە و عارەبێک بمانکە ئێرانیەک بمانکە دەتوانین برین لۆ بەڵام دەسەڵاتەکە خۆماڵیە دەسەڵاتەکە قبول ناکە خۆی جورئەتی نییە ئەم دەسەڵاتە جورئەتی نییە یەک گوشە بەرامبەر ئێران و تورکیا برێ باشە یەک جورئەتی نییە کەچی نایەلی ئێمەش بینە شەقام یعنی ئێمە توانین خەڵک کۆکەینەوە لە بەردەم کورسخانەی ئەمریکا لە بەردەم نوێنەری نەتەوەیەگرتوەکان لە بەردەمی نوێنەری یەکێتی ئەوروپا لە هەولێر دەنجی ناڕازیمان بگێنین یعنی من کاکزانە ڕەت ئەچێشم بۆ ماوەی ڕابردوو وەزیری دەرەوەی عێراق زۆر بە توندی باش و زۆر بە جورئەتەوە لە ئەنجومەنی ئاسایش سکاڵای بەرامبەر تورکیا جوولان کەس پرسیاری کردم گەیشت بە چێ ئەم سکاڵایەت چی بەسەر هات ئەرێ وەزیری دەرەوەی عێراق تۆ کوردێکی هاوزمان و هاونەتەوەی منی ڕۆژانە بەبەر چاوتەوە خەڵک ئەکوژدێت تۆ لەکوێ تۆ وەزیری دەرەوەی عێراقنی تۆ کوردنی خەڵکی عێراق ناکوژرێ کورد ناکوژرێ بۆچی قسە ناکەی بۆچی دەنگت نییە بۆچی بەیان نامەیەک دەرناکەی کاکزانە تێگڕای بێدەنگە یعنی نازانین بۆ هەمومان لەو پرسیارە ئەگەڕین سەبەبی ئەو بێدەنجی خەڵکەت چییە سەبەبی بێدەنجی دەسەڵات چییە یعنی ناوێرن لە خەڵکەکە گەڕێن لە خەڵک گەڕێ خەڵک بەرگری لە خۆی بکە خەڵک بێتە زادە خەڵکمان بگرێ هەزاران ڕێکاری مەدەنی هەیە بتوانین ستۆپ بە درۆنی ئەوەی کەوتم کاک بەدران هەز ناکەی مەسەلەن دەڤەری بە ئامەزگرتنی و دەڤەرانش چاوترسانکردن و دەستەمۆکردنە مەسەلەن ئەوانەی کە باسم کرد کاکزانە دژمن هەموو ڕێک دەگرێتە بەر بۆ ئەوەی نایاری و دژمنەکەی خۆی بێدەنکە نایار و دژمنەکەی خۆی تیرۆرکە دژمن باچی نییە بەڵام ئەوانەی خۆمان بۆ هاوکارن ئەوانەی خۆمان بۆ ڕێنیشان دەرن ئەوانەی خۆمان بڕوا بکە کاکزانە بە کەسێکی ئاسایی وەکو من و وەکو زەنابت وە کاکامێت ئیشی GPS ناکرێت بە ئێمە من ئێستا GPS دەی نازانم ئەگەر نەنووسرابی GPS نازانم GPS چیە لە چێوە دێ
چێ دەیهێنێ ئەخر دەبێ ئەم GPS ڕاستەخۆ لەگەر درۆنی تورکی ڕەبت بێ کەوایە تورکیا ئەیداتن وەڵام من نبینیوە تا ئێستا تورکێکم نبینیوە بێت لایفێک بکاتەوە لە میدیایەک لە سوۆشیال میدیا قسە بکە بێت لە هەولێر لە سلێمانی لە بادینان چوومە GPS بە سایری هاوڵاتێکوە کردووە نمبینیوە کەوا هەر کووردا ئەی دەستگا ئەمنیەکان ئەوانە چێن بۆچی بێدەنگن بۆچی کەمی ناکەنەوە بۆچی ئێوە هەر هاوڵاتی مەدەنی و لایەنی سیاسی بێکەوە ئەستێنن بەڵێ طبعا ئەو گەنجەی دوکانیش هەر کە سوکارەکەی قسەیان کرێوش دوو مانگوژنیە نابوو هاوسەرگیری کرد بوو هێویش خەڵکی شارە زور و دانیشتوی ئەو شارە بوو لە لۆفەکانی دوکا و هەتا کە سوکارەکەشی وتیان کە ئۆتۆمبیل بفرۆشێ کاک ئامەد یعنی ئەو جیاکردنەوەی دەڤەرەکان و فۆکەسکردنە سەر مەسەلەن لە شار باژێڕە لە پێنجوێنە لە چەمچەماڵە مەسەل لە دوکانە لە ڕانیە لە ئەوانە ئەو بردومانکردانە بەو شێوەیە ئەو تا دەرکەوت مەسەلەن تەنها لە ماوەی چەند ڕۆژێکدا هەر هاوڵاتی سڤیل ئەوەی ڕێگەی دوکان گەنجێک بوو بژوێن ناوی بژوێن بڕێکەوت ئەگەر ناوەکەیم غەڵەت نەکرد بێت مەسەن خەڵکی شارە زۆر بوو مەسەلەن ئەوەی کە دوێنێ لە پێنجوێن ڕوویدا مەسەل ئەوەی چەند ڕۆژی پێش و باسم کرد لە شیلازێ ڕوویدا بە تایبەتیش چڕکردنەوەی لەو دەڤەرە بۆچی کاگامەت وڵی کاکزانە ئەوەی ڕوودەدا بەڕاستی پێم گوتی حقەتێکی لێرەدا ینی دووبارە دەکەمەوە هێزی تورکیا 7 کیلومتر لە خاکی هەرێمی کوردستاندایە کە ینی دەسەڵاتدارانی ئەم دەڤەرە دەپارێزن بۆ ئەوەی لەسەر حکوم بمێنەوە جەنابیشیان هەردەسن ینی هەموو ڕێگەیەک بە سوپای تورکیا دەدەن بە دەوڵەتی تورکیا دەدەن کە هەر جوڵەیەکیان بوێ ینی بیجوڵێنەوە تەمام ئەمەیە حقەتەکە ئەگەر هیچ شتێکی تر نییە تەنیا بۆ پاراستنی خۆیانە بۆ مانەوەی خۆیانە لە حکومدا ئەمە دەکەن بەڵێ سوپاس بۆ بەڕێز ئامەد پیران چالاکوان لە دەڤەری بادینان لە ئاکرێ لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێز بەدران مەحێدین ڕۆژنامەنووس لە هەولێرە و لەگەڵمان بوو بە هیوایەوەین کە خوای گەورە بمان پارێزێت لەو بەڵاو ئافاتانەی هەرێمی کوردستانیان گرتوتەوە ئێوە ژەمانەتی خوای گەورە بن و خواتانەکە